تەمەەن گەشتیارێکە دەگەڕێ بەناو گردردونە بەناو ژووە پرسیارەکە سۆراخی بەدیهێنەر دەکات. جا لە ڕیوایەتێکە هاتووە جارێکیان مامۆستا سعید نوورسی یەکێ لە قوتابیە بەناو بانگەکانی کە ناوی مستەفا سونغۆر بووە لە زۆربەی تەمەنیان لەگەڵیا بووە لە بەندیخانەکانە. دەڵێ جارێکیان مامۆستا بانگی کردم بۆ ژوورەکەی خۆی ڕۆشتم لە دەرگاکە وەستان فەرمووی مستەفا ئەو ڕۆحە چالاکە کێ بوو لە گەڕا بەناو هەموو گردردونا و سۆراخی بەدیهێنەری کرد. ئەفەرمێ منیش لەڵی خۆمە بەبێوەی بە زمان قسە لە دڵما وتم مامۆستای گەورم خۆت بووی. ئەڵێ ئەویش ئاواسەرێکی ڕاوەشان فەرمی دەبڕۆ. ینی ئەو گەشتیارە کە لەو تیشکە حوتەما مامۆستا باسیەکە مامۆستا هەر خۆی بووە گەڕاوە و ئیتر هەموو گردردونی کردووە لەسەر بە بەڵگە لەسەر بوونی خوای گەورە بە بەڵگە لەسەر تاکوتەنیای خوای.